یەکێکی تر لەو شتانە کە پێویستە گومانمان هەبێ ئەمان هەر زۆر گرنگە، هەر زۆر گرنگە. ژن گومانی باشی بە پیاوەکەی خۆی هەبێ، پیاویش گومانی باشی بە ژنەکەی خۆی هەبێ. ئەمەیان زۆر گرنگە، زۆر گرنگە. تۆ سقەت بە ژنەکەی خۆت دائیمەن گومانی خێری پێ ببەی، قەت وا تەسەوڕ نەکەی ئەم ژنەی تۆ لە پاش تۆ خیانەتت لێکە. آخر براینە بە قسەی خەڵکیش مەکە، حتى ئەو خەڵکە ئەگەر باوکتیش بێ، ئەگەر دایکتیش بێ، ئەگەر خوشکێکتیش بێ، جاری وا هەیە ئەوان حەسادەتێکا لە بەینانە، کێشەیەکا لە بین خوشکەکەت و ئەوە ماڵی باوکت نزیکتن، جاری وایە کێشەیەکان هەیە لەگەڵ ژنەکەتا، مەوزوعێکە یعنی ئیتر بوختیانێکی پیاڵە بەسن. هەت گومانی خراپ بە ژنی خۆتان مەبن، هەروەها خوشکانیش لەو دیوە قەت گومانی خراپ بە مێردەکانی خۆتان مەبن، مەگەر تشتە بە چاو خۆت بینیت، ئیتر بە چاو خۆت بینیتیش هەوڵ بە ستریکە، هەوڵ بدە ستریکە، کە ئەوەش زۆر دەگمەنە، مستحیلە دەگمەنە، مەگەر یعنی دەگمەن لە شوێنێکی وەکو ئام ناوچەی خۆمانە کە ناوچەیەکی تا حدێکی زۆر عەشایری و ملتەزمە بە دینی ئیسلامەوە، دەگمەن لەو خیانەتانە هەیە، مستحیلە نییە. بۆیە زۆری ئەوانە گومانە، زۆربەی گومانە بەخوا ئەمانە چیرۆکم لایە، منیش باوک ئەو مامۆسایانە نەڵێم ئافەتێک تەلەفۆنی بۆ کردم و پیاوێ تەلەفۆنێکی بۆ کردم و من تاقە لەو شتانەم نییە. ئەمانە بابەتم لەلایە لەو بابەتانە کە لە ئەخیرە کشتی هەر خشەیەک دەرچووشنەوە، مامۆسا آخر ژنەکەی وا بژنەکەم وا ئەمانە لە ئەخیرە تۆ ڕۆی لەسەری تاکی دەکەی، وەڵی خۆ بەخوا وایش نەبوو، بەخوا سەیرەکەی لە ئەخیرە هیچ نییە، هەر گومانێکە بۆیان دروست کردووە، ئامۆزایەکی خزمێکی خوشکێکی بۆی دروست کردووە، گومانێکی خراپی بە ژنەکەی خۆی بردووە. والله گوناحبارەوین ئێمە، گوناحبارەوین ژنێکی داوێن پاک ئێمە گومانی خراپی پێ ببین، یا پیاوێکی داوێن پاک تۆ هەلێ خۆتۆ گومانێکی خراپی پێ ببین. جا ئەمەنە ئاسان بوو ئەو شتانە بوختیان کردن بۆ یەکتری و درۆ هەڵبەستن بۆ یەکتری بەداخەوە زۆر بەداخەوە. بۆیە ئاگاتن لە ماڵ و مناڵی خۆتان بێ، ماڵ و مناڵی خۆتان وێران مەکەن بە قسەی کەس، حتا شتێک تەئکید نەبن خۆتی تێمەگلێنە و خۆتیش گوناحبار مەکە.